لای هەواڵێکی دیکەمان و ئەم جارایان باس لەواکەین کە دیدارێکی تایبەت بۆ نووسەر و لێکۆڵەر دکتۆر محەممەد ئەمین هەورامانی ساسکرا. یەکسەر مەناو کشمێ کشەکە ماچی دوێ مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان وەک وەفایەک بۆ نیوسەدە لە خزمەت و داهێنانی ئەدەبی و مێژووی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ناحیەی بیارە دیدارێکی کولتوری لەژێر دروشمی دکتۆر هەورامانی خامەیەک کە نمونەیە خەرمانێک بەرهەم ڕێکخست. ئەم چالاکیە ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 23 ئابی 2026 لە کاتژمێر 3:30 پاشنیوەڕۆ لە ناوچەی گەشتیاری تافە لە سنووری بیارە بەڕێوەچوو کە تێیدا ژمارەێک لە ڕۆشنبیران ئەدیبان و دۆستانی نووسەر ئامادە بوون. بەرنامەی دیدارەکە چەندین تەوەری زانستی و هونەری لە خۆگرت بوو. تێیدا هەریەکە لە لێکۆڵەران جەلیل عەباسی، دکتۆر ئیبراهیم حاجی زەڵمی و ئارام شەمیرانی لە ڕێگەی سێ بابەتی جیاوازەوە تیشکیان خستە سەر ڕەهەندە مێژووی زمانەوانی و شاعریەکانی بەرهەمەکانی دکتۆر محەممەد ئەمین هەورامانی. لیژنەی سەرپەرشتیاری دیدارەکە ئاماژەیان بەوە کرد کە ئەم چالاکیە هەوڵێکە بە بەرزراگرتنی پێگەی زانستی ئەو کەسایەتیەی کە بەرهەمەکانی وەک سەرچاوەیەکی دەوڵەمەند بۆ مێژوو زمانی کوردی و ناوچەی هەورامان دەمێننەوە. زوان میکانیزمێ هێمن بێ میکانیزمێ نەرمونیان بێ بەڵێ دکتۆر حەمامین هەورامانی یەکێکە لە پەروەردەکار و نووسەرەکەم نمونونەکان و توێژە لێکۆڵەر نووسەر و خاوەنی چەندین بەرهەمی ناوازەیە توانوێتی لە مێژووی ژیانیا 25 کتێب بە ڕۆشنبیری کورد ببەخشێت. ئێمە وەکو مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان پێمان باش بوو ئەو گۆمی بێدەنگەی کە دەوری ئەم زاتەی داوە بەڕاستی چەند ساڵە هیچ نەبێ بە دیدارێکی بچووک بیشڵەخێنین بەڵکو کاری گەورەتر بێ بە دوایە لەبەرەوە ئەم دیدارەمان ڕێکخست و سێ لێکۆڵینەوەی تیا پێشکەشەکرێ و دوو سێ وتار پێشکەش کراوە. مامۆستا یەکێکە لەوانەیە کە توانێتی جێی خۆی لەناو مێژووی ڕۆژنبیری کوردی بەتواناوە بکاتەوە و کەسێکە نەکەر لە بیارە و هەورامان و کوردستان ناسا لە دەروی کوردستان کەسێکە لەوانەیە لە زانکۆی ئەزار دکتۆرای فەخری وەرگرتووە بەڕاستی کەسێکە دیارە لە ناو ڕۆتی ڕۆشنبیری کاتێ ئەو دەستی بردو بۆچە خەڵکێک ئەوشتانێ بەڤەزانیوە سەوار بە کاکەی نووسێت بە زەردەشێت بە ئاوێستا لەو کاتانە زۆر خەڵک لەو شتانە خۆی لاداوە. نووسەرێکی تەواو بە مانای وشە نووسەر بەردەوام